کتێبخانەی بێخود هەمیشە لە شارە هەر چالاکە گەشتێک بێت دەستێکی دیاری هەبووە. ئێستش پێشتریش کە یاری یاریەکانی سێسایەکرا خەڵک بە پەرۆشەوە تامەزەوی و یاریانە بوو. ئێمەش پێمان خۆش بوو لە تۆڕی کۆمەڵایەتی کە تۆڕی کۆمەڵایەتی ئەو مانە حەقی خۆی لە دەستداوە پێشینیمان دانا بۆ یاریەکان و لەبری خەڵات ئێمە کتێبێکمان بە خوێنەرانە بەخشی هەر کەسێک پێشینەکەی ڕاست بۆیە. دواتر کاتێک یاریەکانی مۆندیال دەسی پێکرد خۆتان نەزانانی یاری مۆندیال 4 ساڵ جارێکرێت خەڵکی زیاتر تامەزرۆی بینیە یاریانەیە و زیاتر تامەزرۆی هەڵبژاردەیەکە هاندەرێتی بۆیە لەم ئێمە هەستمان کرد کە ئەمە گرنگترە بۆیە زیاتر لە 100 کتێبمانداناوە بۆ ئەم پێشینە یاریانە ڕۆژانە جا ڕۆژ وایە 3 کتێب ڕۆژ وایە 2 کتێب دانین بۆ بردنەوەی خڵاتەکان. ئامانجی ئێمە لێرە چی ئامانجی ئێمە سێشتە کە گرنگە یەکەم ئەوەیە کە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەو کۆمەڵایەتی جارانی نەماوە خەڵکی بێزار بووە ئەوە نەشتی دووبارەی بینیوە ئێمە کردمانە بە خەڵات و دیاری کاتێک خەڵات و دیاری لە فەیسبوکە ئابێت تۆڕی کۆمەڵایەتی گەڕێتەوە بۆ مانە حەقیقەتەکەی خۆی. دواتر ئامانجێکی تر لەو ئامانجانە ئامانجی ڕۆشنبیریە کاتێک کە کەسێک کتێبێکی بۆ دەرەچێت ڕۆمانێکی بۆ دەرەچێت شتێکی بۆ دەرەچێت خەڵات هەمیشە لای خەڵک خۆشەویستە بۆیە ئەم خۆشەویستی وای لێکات کە ئەم کەس ئەم کتێبە بە خۆشەویستی و بخوێنێتەوە و فێری خوێندنەوەی شێبێت نمونەشمان لە بەردەسایە کاتێک کە کەسێک کتێبێکی بۆ دەرچووە خوێندوێتەوە دواتری ژاتەوەتی لە شکڵی ئەو ڕۆمان لە شکڵی ئەو کتێبە کتێبێکی ترم بەرێ با من هەستکەم بخوێنمەوە.